خراوەکان و کەسایەتەکان و پسۆڕانی بواری یاسا کە بەشێکی زۆران لێرە نوێرایەتیان هەیە و بەشێکی تریان لە کۆنتاکتان ئێمە ویتوان لە ئەنجامی هۆڵانی کە پێشتران بۆ چاکنی دۆخی بژێوی هاوڵاتیان لە هەرمی کوردستان بە تایبەتی موچەخۆران ئێمە قسە باسمان لەسەر تەشکیلکردنی وەفدێک کرد بۆ بەغدا لەوەی کە ناڕزایەتەکانی خەڵک بگەنە ناوەندی بڕیابەدەست لە بەغدا وەکو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان ناوەندی مەرجەعی ئاینی و کۆنسۆڵگەری و نوێرایەتی فەرمی وڵاتان لە بەغدا چکە پێمان وایە نوێرایەتی فەرمی وڵاتان لە بەغدا کاریگەرترە وەک لە هەولێر و شوێنەکانی تر ئێمە ئەو وەفدە بەنیازین تەشکیل بکەین و لەسەر ئەساسێکی جوگرافی پسپۆڕی و لێهاتووی نوێرەکان دیاریەکرێت لەسەر ئاسی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بە ئومێدی ئەوەی کە ئەمە یەکەم وەفدی مەدەنی بێت کە پێک دێت لە سەرچەمترین و توێژەکان لێرە لە هەرێمی کوردستان بەدەر لە وەفدە سیاسی و حیزبیانی کە تا ئێستا بڕێ خراون بۆ ناوەند و بەغدا چونکە هیچ ئەمەلێک لە لای ئێمە وەکو ڕێکخراوەکانی فشار لە هەرێمی کوردستان نەما بۆی کە جارێکی تر ڕووکەینەوە هەولێر و حکوومەتی هەرێم و پەرلەمان چکە پێمان وایە ئەوان لەژێر پرسیارێکی گەورەدان ئەرکەکانی وەفدە مەدەنیەکەش بەم شێوەیە دەبێت. یەکەم گەیاندنی یاداشتی ناڕازیبوون بەم دۆخە بەلایەنە پەیوەندیدار و کوتلە سیاسیەکان و ناوەندی یاسایی و دەستگا فەرمی و گروپەکانی شەقامی عێراقی. پێدانی نەخشەی ڕێگە چارەسەری پێشنیاری پێویست بە نوێنەران پەرلەمانتاران و لایەنە پەیوەندیدارەکان. سێم تۆمارکردنی سکاڵا لەسەر لایەنی تۆمەتبار و کەمتەرخەم بە بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان.